کۆی ڕووداوەکەەوەی تا ئێستا هەیە ئەوەیە ئەمانە 4 کەس بوون لە سنووری گوندی زەرو نابوون یەک شەهیدمان هەیە لەگەڵ 2 بریندارە برینارێکیان وەزعی شکر زۆر باشە ئەوکەی تریشان لە ئێستاە نەقل کراوە بۆ قەڵاتجێ بۆ چارەسەر ئێستاش تقریبا نی ساعت پێش ئێستا مەیتەکان هێنرانەوە گەشتونەتە سەر جادی گشتی بە ئیسعاف پاش نی ساعت 3 چارەی تر ئەگەنە ماوت لێرە و شیکاری سەرەتایان بۆ کرێ و پاشان ئەنێرێن بۆ تووبعادلی لە سلێمانی شتێکی شاراوە نیە لە شاخی ئاسۆز چەکداری لێە بارەکەی پەکەی لێ دەمێکە لەوێنەوە لەواچێ 5 ساڵ بێ لەوێن بەڵام شاخی ئاسۆز شاخێکی ڕوبەرێکی فراوانی هەیە دوور و درێژە لە قەڵاتزێ و درێژە بێتەوە بۆ سنووری گوندی گەڵاڵە وەکوتم شاخی فراوانە ئەوان لەوێ هەن بەڕام بەڕاستی ئەو شوێنی کە ئەمان ئەمڕۆ ڕوبەڕووی ئەو کارەساتە بوونەتەوانێ چەکداری لێ نییە تەنانەت ئەوان لەگەڵ مەڕدارەکانە بوون مەڕداری گوندی بێترخێنەکە لە سنووری گوندی قەڵاتزێ هاتوونەتە ئەوێ بۆ کاری مەڕداری ینی ئەو شوێنە شوێنێکی بە هەموو معنایەک شوێنێکی ئامنە شوێنێکە کەسی لێ نیە تاکو ڕوبەڕووی ئەم کارەساتە دڵتەزێنە بۆ بێتنە بووبانە ئەمانە کەسون وەکووتم ئەمانات لە سنووری قەزای ماوەتەوە شوێنە هەردووچیەوە خەڵکە ڕووی تیەکە بە تایبەت پاییزە خەڵک بۆ قارچگە چێ بۆ گۆیش دەچێ بۆ کۆمەڵێ بەرهەموو ئەمانە ئەچێت یان هیوای هەر بۆ گەشتیاری ئەچێت ڕۆژێک تایوارێ بۆ شاخوشەوە بێت و دێتەوە ئەمانە بۆ چوون چەکیشان پێ نەبووە وەکووتم لەگەڵ مەڕدارەکان بوون 4 دەوریان هەموو مەڕ بووە بەداخەوە ئەنی بێ هیچ پاساوێک بێ هیچ بیان و پاساوێک ئەمانە ڕوبەڕووی ئەو ڕوودا دڵتەزێنە بوونەوە